بەڵاو بینەرانی کەناڵ هەست بەخێر بێن بۆ بەرنامەیەکی نوێی تارگێت. ئایا کێشەکانی نێوان هەردوو براکەی حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان کاک محەممەدی حاجی مەحموود و کاک عەبدوڵڵای حاجی مەحموود لەسەر پەیڕەوی ناوخۆی حیزبە یاخود پەیوەستن بە پلە و پۆست و مڵک و ماڵەوە؟ کاک عەبدوڵڵای حاجی مەحموود لە تۆمارێکی دەنجیا بە کەناڵەشت دەڵێت کە دەبێت کاکەحەمەی براگەورەی پەیوەست بێت بە پەیڕەوی ناوخۆی حیزبەوە دەنا ئەو پابەند نابێت پێوەی و هەروەها دەڵێت سەردەمی هێز و فشار یعنی بەکارهێنانی هێز و فشار بەسەر چووە. ئاسایشی سلێمانیش یاخود ڕاستتر ئۆپەراسیۆنەکانی سلێمانی هێزێکیان ناردۆتە گوڵەخانە بۆ ئەوەی هێمنی و ئاسایش لە ناوچەکە بپارێزن. ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز نووسەر و ڕۆژنامەنووس ئەنوەر حسێن بازگر باسەکەم. کاک ئەنوەر بەخێر بێی. سەرەتا بە لەوە دەست پێ بکەین. کێشەکانی حیزبی سۆسیال دیموکرات لەکوێوە سەریان هەڵداوە؟ ئایا ئەم حیزبە بە پەیڕەوی ناوخۆ و بە سیستەمی حیزب دەڕوا بڕێوە یاخود وەکو مۆرکی خۆی و ناوچەکەی خۆی هەندێک جار عرف و عادەتی عشایری زاڵە، هەندێک جار عرف و عادەتی براگەورەی کاک محەممەدی حاجی مەحموود و ئەو مێژ و شۆڕشەی کە هەیەی زاڵە ناو حیزبە. زۆر سپاس کاگەی بۆ جەنابێت و بۆ کەناڵەش. ڕاستیاوی کە ڕووداوێکی ناخۆشە و من بەش بە حاڵی خۆم پێم ناخۆشە، بەڵام لە ڕاستیە ئەم ڕووداوانەی لە ناو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئەم چەند ڕۆژە ڕوویداوە، یەکەم نە بۆ حیزبی سیاسی کوردی شتێکی تازە و عەجیبە و بۆ خودی حیزبی سۆسیالیستیش لە دوای هاتنە دەرەوەی لە نیمچەبەرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەردەوام تووشی ئەم کێشە و گرفتانە بووە. بەڵام ئەم ڕووداوە تازانەی کە ئێستا ڕووەدا بە تایبەتی لە دوای کۆنگرەی حەوتەوە خلافی سیاسی نێوان جەنابی کاکەحەمە و جێگرەکەی بە نەزەری من زۆرتر لە دوای ئەم کۆنگرەیەوە سەر هەڵەدا کە جێگرێکی بە بێدەنگدان دانا. ینی هەستەکەی فەرز بوو دانانی کاک عەبدوڵڵا؟ وڵای لە ڕاستیە ئەم نازانم، من لە ناو کۆنگرەکە نەبووم فەرز بۆ یان نام، بەڵام عادەتەن ئەگەر قسەکە لەسەر پەیڕەوپڕگا ئەم پرەنسیپی حیزبی بێ لە ڕێگای دەنگدانەوە بێ بە و لانی کەم لە ناو بەدەنگدانی کۆی ئەندامانی کۆنگرە بێ. بۆ جێگر عادەتەن ئەوە یان سکرتێر خۆی ئەم سەلاحیەتەیە کە جێگرێ بۆ خۆی دانن ناو کۆبوونەوەکانی کۆمیتەی ناوەندی. بەڵام قسەکەوەیە کە ئەم ڕووداوانە ئەوەندەی من متابعەم کردوەوەندەی لە میدیاکانی بیسینەوەیە کە لە دوای کۆنگرەی حەوتەوە منوە هەستەکەم جەنابی کاکەحەمە نیگەران بووە لە هەڵس و کەوت و مامەڵەی جێگرەکەی و لەو ڕووداوانی کە ڕوویداوە. بەڵام نزیکتر لەمانە ڕووداوەکانی پێش یەکی شوباتی ئەمساڵ لەسەر هەڵبژاردننی سکرتاریۆبەی کە باست کرد، پێشەوە هەڵبژاردننی سکرتارێتێک بۆ یانەی بەختیاری لێەوە کێشەکە دروست بووە کە هەر کامیاویستویان ستافێکی تازە بۆ ئەم یانەی بەختیاری هەڵبژێدرێت. ئەو سەرەوە خلافەکانیان قوڵ بۆتەوە دوای قوڵبوونەوەی خلافەکان لەسەر نادی بەختیاری. باشە ئوستاز پێشەوەی عەفوم کە بچینە قوڵ بینەوە لەوێ هەڵبەت بە تەئکیدی دێنە سەری، بەڵام ئەتەوێ بڵێ پاشەوەی کە کاک عەبدوڵڵا پلەی وەزیری ینی پێدرا و لە هەولێرە و کاکەحەمە هەستی کرد کە ئیدی کاک عەبدوڵڵا بڵێن شەئنێکی تری هەیە و دەسەڵاتەکانی زیایی کردووە؟ وڵای لە ڕاستیە خۆی ئەوەی واقعەتەکەەوەیە بێ کە هەم پلەی وەزیریەکە و هەم جێگریەکە و هەموو ئیمتیازەکانی کە بەجێگەدراوە خودی جەنابی کاکەحەمە بۆ پێداوە. مەسەڵەن خۆم حیزبە ئەبێ لانی کەم سکرتێرەکەی لە مەکتەبی سیاسی و اختیاری کەسێکیان کردووە کە دەورەیەک دوو دەورە ئەندام پەرلەمان بێ و دەورەیەک وەزیر بێ و خۆی حاضر کا بۆ دەورەی داهاتوو بۆ پەرلەمانی یا بۆ وەزیری. ئەمانە بێگومان بە فیلتەری سکرتێرەکە و مەکتەب سیاسیەکە تێ نەپەڕیوە. بەڵام قسەکە پێم وانێ لەسەرەوە بێ، قسەکە لەسەرەوە بۆ کە ئەی ناکرێ ئەو هەموو ئیمتیازانە بدرێ بە کەسێک وەلەو سەری شۆ مەکتەب سیاسیەکان و کۆمیتە ناوەندی و خەڵکی تیش ڕەنگە گلەیی کرد بێ. بەڵام وەکو وتم خلافەکە بە دوای ئەوەوە بە دوای هەڵبژارنەکانی سکرتاریەتێک بۆ نادی بەختیاری و دوایی ئەوە لە یەکی شوباتە کۆنفرانسێک یان هاوشێوەی پلونیۆمێک بە ئامادەبوونی مەکتەبی سیاسی کۆمیتەی ناوەندی ڕاوێژکارانی کۆمیتەی ناوەندی مەسوولی لقەکان و مەڵبەند و ناوچەکان ڕاوێژکارەکانی سکرتێری حیزب کۆبوونەوەیە کراوە لە گوڵخانە. پێشتپیان ڕاگەاندراوە هەر کەس نەیە بۆم کۆبوونەوەیە تەجمید دەکرێت سڕەکرێت لە ئەندامێت ئەگەر جێگریش بێت تەنانەت ئەگەر جێگری. باش ئەو جێگرەی کاکەحەمە کە برایەتی لە هەمان کاتە وەکو ئاماژەت پێەیە کاکەحەمە پلە و پۆسی پیاوە، بەڵام ئێستا و جێگرە لە تۆمارێکی دەنجی بۆ کەناڵ هەشت دەڵێت یعنی کاکەحەمە یاخود
هێزێکیان ناردۆتە سەر ماڵەکەی کاکەنوەر وەک ڕاگەیەندکارێک وەک نووسەرێک و متابعێکی شانی ئەحزابی کوردی چی ئەخوێنیتەوە لە مەشهەدا؟ ئایا شتەکان ئێمە هەردوو لامان وەرگرتووە بەڵام کێشەکانی ئەوەن مەسەلەن بە سۆسیال میدیا کاریگەر بن و بتەقنەوە؟ خۆی لە ڕاستی ئەوەی جێگیری سکرتێری حیزبێڵێ ئەڵێ هاتوونە سەر ماڵەکەم هێزیان هێناوە داواژەکان مەسەنکارەکان بە پەیڕۆ بڕابڕێ ئەنی بە قسەی ئەو لە کەوانەیەەکە ینی کاری ناپەیڕەوی کراوە ینی قسەی کۆمیتە ناوەندەکە جۆرێکی ترە پارادۆکسێک لە بۆ چوونەکان هەیە کە بەڕێی من ینی سوسیال میدیا ناتوانێت لە خۆی ڕوودا و دروستکەوە ناتوانێت حدەست دروستکە خۆی مێسا لە خۆمان ناتوانین لەسەر حدەسێک دروستکەین کە وجودی هەفتەی لەوە پێش بۆ قسانەمان نەکردو مانجێ لەوە پێش ئێستا بەهەرحاڵ حدەسەکە ڕوویداوە ڕووداوەکە هەیە یەکەمە بێ ینی تەحلیلاتێکی دقیق بۆ بکرێ و واقعەتەکە بوترێ بۆی کە لایەنە فەرمیەکان حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە دۆستەکانی تریش بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران وەکو دۆستی حیزبی سۆسیالیست لە ڕابردوو شاد چەند جارێک هەوڵی داوە ئەم ماوەیە ئەم حکوومەتی هەرێم هەمدوو لایەن ئەمڕۆژە گرنگیان بە هەواڵەکە داوە هەوڵیان داوە لەبەرەوە ئەگە قسەکەش لەسەر پەیڕۆ پرۆگرامە ئەم پەیڕۆ پرۆگرامە کە ئێستا پێشێل کراوە کەواتە ئەبێ مەسەن لەم بارەیەوە سکرتێر قسەی بکە کە لەکوێ ئایا پەیڕۆ پرۆگرام پێشێل کراوە و دووهەمیش ئەگەر نەگەیشتە نەتیجە پێویستی بە پلینۆمێکی گشتی یان پێویستی بە کۆنگرەی داهاتوو ینی کۆنگرەی هێشتا حیزبی سۆسیالیست هەیە واش بڕیارە سبەینێ وا بڕیارە سبەینێ لە گوڵەخانە کۆمیتەی ناوەندی حیزبی سۆسیالیست جارێکی کۆ بێتەوە ئەم پرسانە تاوتوڕەکەی کاک عەبدوڵڵا ئامادە بێت پێم ئەو وەزع ظروفەی ئێستا ناخێت دوو هەرچەند ئەو لە تۆمارەکە دەڵێت کە ئەو ئامادەیە و دەچێتەوە گوڵەخانە و ماڵی لەوێ و خۆ لە ڕاستی ئەوە حقەتەوەوان بران یان ئەتوانێت لانی کەم لە ڕووی کۆمەڵایەتی کشەوە گەل لە ڕووی سیاسیەوە نەتوان بەیەکەوە ئیشکەن ئینشقاق یا ئینشعابێک ڕوودا کە بە ڕەنگە وای لێ بکەوێتەوە لە نەتیجە خۆتوان لە ڕووی کۆمەڵایەتیەوە برابن و ئیش بکەن و بەڵام قسەکەوەیە کە گوڵەخانە وەکو منبعی سەرەکی حیزبی سۆسیالیست و جەنابی کاکە حەمە وایە وەلەوە برەو پێم وانێ ڕێگا بدە حیزبێکی تر و هێزێکی تر و سەرێشەیەکی تر لەوانەشە لەوە نیگەران بێت کە کاک عەبدوڵڵا نووسینگەیەکی مەکتەبی سیاسی کردوتەوە لە هەولێر بەڵێ ئەم نووسینگەیەش بە دوای کۆنگرەی حەوت لە هەولێر کراوەتەوە ئەوەش بەشێک ئەوەش بۆ خۆی کێشە بووە لە ڕاستیە خۆی ئەمانە هەمووی پێمانەڵێن کە دەرەنجامی ئەم کێشە و ملوانیانەی کە ڕووی داوە لەناو ئەو حیزبەیە ئێستا ئەمەی ئێمە کە قسەی لەسەرەکەی نەتیجەیە دەرەنجامەکەیەتی نەتیجە بەڵام خۆ حیزب دەبێت نووسینگەشی بێ لە هەولێر پایتەختەوە ئیتر مرکزی دەسەڵاتە و بۆ دەبێت سەنتەرەکە گوڵەخانە ئەوە مەسەلەن زۆر نۆرماڵە ئەوەی کە تۆیڵی بەڵام بۆچی مەسەلەن باڵەکەی تر یا با بڵێم باڵی ئەکسەریەتی حیزبەکە نیگەرانە لەمە ئەو مەسەلەن ئەگەر لیان بپرسی ڕەنگە جوابەکەت بنەوە بۆ خۆی لە ڕاستیە ئەم ڕووداوانەی ڕووەدا کاکنیانی پێشتریش باسمان کرد لە کاتێکا کە فکر لە ناو حیزبە غایبە ئیدۆلۆژیە غایبە ئەم ڕووداوانی لەکەوێتەوە وەکووتمان کێشەکان کێشەی فکری نین کێشەی ئەیدۆلۆژی نین لە پشتی لەناو ئەم جەریانەیە لەناو ئەم حەدەسانەیە کە ڕوویەدا کێشەکان زۆر شەخسین کێشەکان زۆر مەسەلەن پەیوەندیان بە ئیمتیاز و ئەو هەیە بۆیە ئەبینی ئەنی ڕووداوەکانیش تەمومژاوین یعنی ناتوانانی تەحلیلی دەقیقی بۆ بکەی وەکوی کە هەر کەسیان بە جۆرە قسەکە بەڵام بەڕێی من ئەم ڕووداوانەوە ئەو کۆبوونەوەی کە سبەینێ وا بڕیارە بە پێ میدیاکان باسیەوە ئە بڕیارە کۆبوونەوە کە بچێ ڕەنگە باڵی ئەقەلیەتیان کە جێگری سکرتێر سەرۆکایەتیەکە نتوانێت لەناو ئەم حیزبە کار بکە وا پێچێ و ئەو ڕووداوانەی کە ئەمڕۆ دوێنێش ڕوویداوە بە بەلابردننی مەسەلەن لێپسراوی هێزی ئەسکەری پێش و دانانی کەسێکی تر ئەمە ڕووداوەکانی گەورەتر کرد و کاکبا بۆ معلوماتی جەنابی شت با پێ بڵێم ینی پێشتری وتم ئەم بە تەنها حیزبی سۆسیالیست نییە یعنی ئەوەی کە سەرڕاکێشە حیزبێک ناڵێن لە حیزب ینی ژمارەیان کەمە یاخود نفوزیان کەمەیە ئەوە بەڵام ناتوانین بڵێن حیزبێکی سەرەکیشە لە کوردستانە بەڵام دەبینیت ئێمە هەمیشە ینی چاومە لەوەیە کە حیزبە گەورەکان کێشەیتیا هەڵەتۆقێ و کێشەیتیا دروسە بێت و شیقاقات بەڵام حیزبێکی وەکو سۆسیال دیموکرات لەگەڵ تەواوی ڕێز و حرمەتماندا تەبان بۆیان چ کاردانەوەیکی دەبێت لە ناوچەی خۆیان لە ڕاستیە پێم وایە کاردانەوەیەکی زۆری نابێ لەبەرەوەی ئەطرافەکان لایەنەکان هەم لایەنەکانی حکوومەتی هەرێم هەم کۆماری ئیسلامی ئێرانیش پێم وایە وەکو واجهەی سەرەکی وەکو دۆستی قەدیمیان وەکو دۆستی لە مێژینیان وەکو مێژوی شۆڕش و شاخ سکرتێر بە ڕسمیە ناسن ئەمە دیوێکی تریشی ویستمەوە بڵە مستاز
يعني كم حزبي كردي هي بمرحلانات هنا بر انشقاق دروز نبي وهمو حزباني كهي ل 1920 مرحلة كم انشقاق حزبي كردي زور بيان ومثلا هندي وحزب قورة كان مثلا ليشتين اجتماعي بارتي ديمقراطي كردستان بارتي كركاني كردستان حزب ديمقراطي ايران قوم الله هر كاميان زيال لشوار بينزار ام انشقاق واشعابتها رويداوه بجا بشيشان مثلا بيوندي بو بفكروا ايديولوژياوه بشيشان كشي شخصي بو بلام قصه كما وهي كامر داواني استار ودا لنا حزب سوسياليستا او يكوت موي بو من جرينجا فكروا ايديولوژيا تاعي غايبه دوهم خالك تريجا ويا استاذ لها مو شوار دوري ام حزب ام منطقه كايبينين لحزب سياسي كرديه بتايبتي ولا سلطه سياسي لخورلاتنا وراستا دواي باوك دا صلاه دري بكر نادري ببراكي نادري ببرازاكي ميراد قريا تحصيل حاصله بلى توريسا مثلا اما رنجا ام كيشانه سر هلدا ككسيك بي وايا مستحق ترى له بلى تحصيل حاصله ك يعني خلطي كردستانيش يعني يك خلطي كردستانيش بمايا وحكومتي هرين كردستان ولا انا كان يدرب حكومتي هرين مش فهمت ام حزب مناوي جنابي كاكا حموا ناس يعني قال ناوي حزب السوسياليست شعبي خاون شعبيته لقال ناوي حزب بلان هر تو قلت طبعا من نالي يمكن هاش نالت تو قلت ك يعني فكر غايبه مثلا كاتك فكر غايبه ولا برامبريشا ده صلاتك يا حكومتك يعني حزبك كديت سرخته هێزێک بۆم حزبە دروست دەکات لە کاتێکا کە کۆمەڵێک کێشەی فکری هەیە بەبوونی بڵین پارە بەبوونی هێز لە ناو جۆرە حزبێکی وادا چی دروستە بێت چۆن ئەتەقێتەوە لە نێوانیان ناتەقینەوە بەستم ڕوبەڕووبوونەوە نیە بەڵام مەترسی چی لێ ئەکرێت لە ناو ئەو حزبایە کاتێکا کە دیسپلین نییە و کاتێکە سیستەمێک نییە کە پەیڕەوێکی ناوخۆ بە جۆرێک لە جۆرەکان ئیش دەکا و ئیش ناکات چۆن سەیتەرەی ئەم بارە دەکرێت چۆن قسەی ینی کاک عەبدوڵڵاش ڕەنگە مەبەستی بێ بڵێ کاکە منیش کابرایەکی سیاسیم و خەباتم هەیە و منیش خاوەن فکرم و ڕەنگە هەر کێشەکەش عقدەیەکی بڵین کۆمەڵایەتی ینی خێزانیش بێ بڵێ ئەمەوێ لە ژێڕ کێفی براگەورە بچمە دەرەوە نورمالە چونە ئەستاز نورمالە چونە دەرەوە و لە ناو سیستەمی سیاسی حکومەت هەرێمی کوردستانیشە یاساکانیش ڕێگای پێدا مەسەلەن بۆ خۆی لەژێر ئەو سیستەمیان نەمێنێتەوە و حیزبی تر دروستکە هەر ئێستا مەسەن بچنەوەی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا ئینشقاقیان کردووە باڵی کاکامیل و باڵی مامۆستا عیرفان وتەبیعیە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەردوو لایەنەکە دانیشە پێک دێ و مەسەلا ئەتوانێت ئیجازەیان بۆ کە کاتی خۆی لە نێو هەردوو حیزبی زەحمەتکێشان حیزبی ئایندە و حیزبی زەحمەتکێشان ئەم کارەی کردووە و مەسەلا لە هەموو حیزبانەی کە ڕوویداوە حکومەتی هەرێمی کوردستان کاتێک ئازانە بەیەکەوە ناگونجێن جا لەم لە منتقەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو منتقەی پارتی دیموکراتی کوردستان ئەزانە بەیەکەوە ناگونجێن بە دەخالەتکە ئەم دەخالەتکردنە بۆ دلیلی دەخالەتی حیزبینە بە دەلالی دەخالەتی ئەمنی یەکیانەوەیە کە ڕاستە مەسەلەن حیزبی سۆسیالیست لە موقعێکی بچووکایە ڕاستە مەسەلەن بزوتنەوەی ئیسلامی لە موقعێکی بچووکایە بەڵام تاریخێکی گەورە و موقعێکی بچووک ئەمانە کاریگەریان لەسەر ئەمنیەتی ئەم وڵاتە هەیە کاریگەریان لەسەر سایکۆلۆژیای خەڵک هەر ئەم ڕووداوانەی کە ئێستا باسیەکە ئەگەر بە نسبەیەکیش بێت تەسیل لە سایکۆلۆژی خەڵکەکە و ئەمە تەسیری هەندێک جار تەسیلی سربیژەکە خەڵگەڵی کاکە ئەمە حیزبی کوردی دوو برابەیەکەوە ناگونجێن مەسەلەن جادەی خەڵکی شەقام ڕەنگە وا بڵێ دوو برابەیەکەوە ناگونجێن بەڵام قسەکەوەیەکە ئەمە سیاسەتە و پەیوەندی بە دووبراوەوە نییە مەسەلەن لە ئەم مێژوە زۆر مێژوەیەکی دوور و درێژی هەیە کە کاکە لە ئوردن مەلیک حسێن ڕازی نەبوو براکەی بێتە سەر حاکمیت یای بە کوڕەکەی لە سووریا آخر ئەمە مەلەکێتی و ئەمیریەت نییە تا بڵێ ئیدەم بە کوڕەکەم یاخود بۆچینە لە خۆرەڵاتی ناوەڕاست هەر ئەو جۆرەیە ئەمە ئۆستاز ئەمە کتێبێکە باسی مۆدێلی حیزبی کوردیەکە مۆدێلی حیزبی کوردی چییە مۆدێلێکە تا ئێستا لەسەر شێوازی مۆدێلی سنەتی بەڕێوەڕوال ئێمە لەم کۆمەلگایە زۆر باش ئەی دەستکەوت تا چەند ینی بەشێکە لە کێشەکان لێرە باسی زەوی یانەی ئەوەت کرد بەختیاریت کرد قسەیەکی شەیە کە دەگوترێت کێشەکەش هەر پەیوەستە بە چەندین ینی دوانم زەوی کە لەو ناوچەیە قسەی لەسەرەکرێت و بۆیە چوونەتە سەر ماڵی ئەو لیوا سەلاحە کە زاوای کاکە هەمەوە دەکات قسەکەی من ئەوەیە کە فکر غایبێ ینی ئەمانە مەوجودە تحصیل حاصلە کەچەکیش دێتە پەنایی دی فەوج و تشکیلکردنی فەوج چەگیەت تۆمە دروستکردن پارادۆکس لە بۆچوونی ئاواجیاوازیت و مەسەلەن ڕەنگە دەخالەتی حیزبی تر دێت دەخالەتی ئیقلیمی دێت ئەم ناوانەوە فکر غایبە
یقینم هەیە کە فقیر غایبە لەم بابەتەوە لە زۆر بابەتی ئەم کێشانەی حیزبە سیاسیەکان ئەم ئیشقاقانەی کە ڕووەدا مەسەلەن خۆی کەوتم لە ناوستنەوەی ئیسلامیش مەسەلەن مۆزوعەکە فکر نییە خۆ دووشانێسێن یەک تیارێکی دینی مەسەبین خۆ ئێستا مەسەلەن کەسێک نیە لە ناو حیزبی سوسیالیست بڵێ من چەپم ئەم ڕاستە بڵێ من ناسیۆنالیستم ئەم بڵێ من لیبراڵم شتێکی وە نییە کە کاتێک ئەمە غایبە تەحسیل حاصل لەگەڕێتەوە سەر ئیمتیاز دەسەڵات تەوریس و باشە بۆ هەستەکەی ینی جهێتێک هەیە ئێمە ناوی کەس نابێن ناشمانە ناوی کەس بووترێ بەڵام فەوجێک تەشکیل کراوە بۆ فەوجی سوورێنە دڵنیانیم لە تاکید نیم لە ناوەکەی بەسوازام سوورێنە کە سەر بە هێزەکانی هەشتایە کاک عەبدوڵڵا دەڵێ هێزێکی ئەو هێزە هاتۆتە سەر ماڵەکەی لە کاتێکشا بە هەمان حاڵەدا دەڵێت نابێت حزب هێزی چەکداری هەبێت یعنی هەستەکەی تۆزێک ئاراکان بە جۆرێک بەکاردێت بەرامبەر لایەنی بەرامبەر لە ڕاستی ئەوەندەی من متابعەکەم ئەم هێزێکی پێشمەرگەی باوەڕپێکراوی ناو حکوومەتی هەرێمی کوردستانە لە ناو هێزەکانی هەشتا بەڵام ئیمکانات و بودجە بەڵام هێزەکانی هەشتا سەر بەلایەنێکە بێناو بەڵەوەە سەر بەلایەنێکە بەڵەوەە سەر بە هێزی پێشمەرگەن بەس لیوای هاوبەش نین جا ئەم هێزەی کە ناوی هێزی سوێرانەوە مەسە ئەفسەرەکانی پێشمەرگەکانی لە ناو هێزی زێرەوانی لە ناو هێزەکانی هەشتان موچە و ئیمکانات وەرەگرن بەڵام تابعی حیزبی سۆسیالیست با تۆزێک بین ئەملا سپەیسێک وەرگرین ماوەیەک تۆ لە میدیای حزبی سۆسیال دیموکراتی کوردستان کارێکڕۆکە ئەو کات ناوی حسک بوو بڵین بە کوردکراوەی چۆن ئەو سیستەمی ئیشکردنی حزبە بینیت هەرچەندە ساڵانێکە دووریت ینی لە ڕاستیە من نامەوێت زۆر لەسەر ئەم مێژووە قسە بکەم بەڵام عادەتەن دیسان بڵێم لە حیزبێکا کە فکر غایبە ئیدۆلۆژیا ئەمەوێ ینی بە کورتی و کوردیەکە پێم بڵێ ئەڵەی فکر غایبە ئەمانوێت تێبگەین چۆنە یعنی سیستەمی براگەورەیە سیستەمی عشایەرە مەسەلەن تەبعاً تەمە ڕێگەوەیە مەسەلەن تۆ کاتێک ڕۆژنامەیە دەرەکەی یعنی لەسەر چ پێوەرێک مەسەلەن کارەکانی من نەقد دەکەی بەدڵن نییە لەسەرەوەی کە ئەمە خزمەت بە فکری حیزبەکە ناکات لەگەڵ ئیدۆلۆژیای حیزبەکە ناکۆکە لەگەڵ پەیڕۆ پرۆگرامەکەی ناکۆکە لەگەڵ مەسەلەن میلیونەتەوەیەکە ناکۆکە نە لەگە میزاجی تۆ ناکۆکە مەسەن ئەمە یەکێک بۆ لە کێشەکانی ئێمە لەم ڕۆژنامەیە من لەم بارەشەوە بێ بڵێم مەسەن جەنابی کاک ئەحمەد زۆر هاوکار بوو ئەو کاتەوە خۆشت شایەدی کە یەکێک بۆ لە زۆر ڕۆژنامە زۆر باشەکان ئەمە حیزبی زۆر باشەکان من قسەکەم وەیە بەڵام ئێمە کاتی خۆشی وتومانە و ئێستاش ئەم کێشانە ئەگەر کاتی خۆی کاکە هەمە حەلی بکردایە ناگەی بە ئێستا ئەو ڕخ نەک من ڕەنگە زۆر معنی ئینرژێکی ئەوە نم سرم نەکرد بێ خەڵکانێکە بوون کاکە لە بیدایەتیم حیزبەوە لەگەڵ بوون لە دەرەنجامی ئەستەکەم تۆزێک محەبەتی بۆ کاکە هەمە ماوە وەکو من لە ڕاستیا ئینسانە بێ ئەم پەیوەندی کۆمەڵایەتی ڕاگرێ و ئەم محیبەت بەڵام کاکە خۆر کاکە هەمەیە کە لە دوای کۆنگرە و لە دوای ئەوە دێت بۆ ڕاگررتنی باڵانسی هێز لە ناو حزبەکە دێت مەکتەبی ڕێکخستن دەدا بە کچەکەی سەرکردایەتی دەدا بە کوڕەکەی نازام سیاسی دەدا بە کوڕەکەی یانەی وەرزشیە دەدا بە کوڕەکەی لە کوڕی براکەی سەنێتەوە بەڵام بەم جۆرە حەلەکرێت کێشەی نەیدا چێ نایدا هەمووانەی لە چواردەوەرمانیان بە کچەکەی و کوڕەکەی و زاواکەی و ئەویشت کۆپی ئەمەی بەڵام ئەمڕۆ عنوانمان سۆسیال دیموکراتە کۆپی ئەخ بەداخەوە ئەوەی ئەخ دیسان ئەسمەوە سەرەوەی لانی کەم حیزبی بۆچی ئەزمون وەرناگیرێکی دیشتە بچکۆلانە حیزەوە نەماوە یەک مۆبایل یەک مۆبایل فەزایحی سۆسیال دیموکرات وایە نە سۆسیال دیموکرات وایە نە سۆسیالیز وایە نە سۆسیالیزم بە پێی فکر وایە لە دنیا حزبی سۆسیال دیموکراتی سوید حزبی سۆسیال دیموکراتە بە پێکرد بەڵام ئێمە لێرە ئەم حیزبانەیە ئێمە بەداخەوەرێکی ناوێکی گەوری هەڵگرتەوە ببێ مەفاهیمەکە یەکگرتووە بێر پێرەوە پرۆگرامەکە لەگەڵ بەڵام قسەکەوەی کە توێڵێ ئەم کچەکەێنێ ئەو کوڕەکەێنێ هەروەکەوەی وتم مەسەلەن ئەمیش حەقێتی ئەوە بکە وە دەرەنجامیش ئەمە نەتیجەیە پێگەشتووە مەسەلەن هەستی کردووە فشاری لەسەر لایەن بنەماڵەکەیە و لەلایەن خانەوادەکەیەوە کە بۆچی شوێن و موقعێتێکیان نییە و دووەمیش ئەوەیە کە وەکوتم تاوەکو ئەم کوڕەی دوایی جەنابی کاکە هەمە پێگەیشتووە هەموو دەسەڵاتەکان یاوە بە جێگرەکەی بەڵام ئێستا وا دیارە ئەوێ کوڕەکەی ئیتر مەسەلەن دەسەڵاتەکان بەڵام ئێستا شتێکی ینی کۆتا پرسیارمان هەردوولا هێزیان هەیە ئیتر هێزەکە
یەکێک هێزەکەی گەورەترە لەو هێزەی تر یەکێک نیوەی فەوجەکەی بردووە نیوەکەی کە لای کاچێتی ئەم هاوەنێکی هەیە ئەو دۆشکەیەکی هەیە هێزێکیان هەیە کەم تا زۆر تا چەند مەترسیەوە شارە زۆر مەسەرەن بکەوێتە ناو ئەو زۆنی قەیرانەوە پێم وایە هیچ مەترسێکی وانە لە ڕاستیە یەکیانەوەیە کە لانی کەم خۆیان برا نەتوانێت ئەم کێشانە هەلکەن و بتوانن چارەسەری بۆ بکەن ئەگە بەجیابوونەوەیەک بێت بیریشمانەی ئۆپەراسیۆنەکانی سلێمانی ئێستا لێوەندگیریانە تەواو دەستگا ئەمنیەکان مەسەلەن نابێت ڕاگا بدەن تەق و تۆق و کێشە دروست هەم لەبەر ئەمنێتی منتقەکە و هەم لەبەر سایکۆلۆژیەتی خەڵک و هەم بۆ خۆشیان وابوو نووسەر و ڕۆژنامەنووس ئەنوەر حسێن بازگەر سوپاس کە میوانمان بووی بینەرانی تارگێت کاتەکەمان تەواو بوو هەر بژین شاد